دەستوری خودێ مەزن و ئەم سوپاسیا حکوومەت خۆتکەین وەختێ گوهێوان مەبتن و واجبێتمە ڕابن ئەم گەلک سوپاسیاوان دکەین و گەلک مەمنونین شوان و سوپاسیاوان دکەین یا سەرۆکی چ پەیامێک هەیە ji بۆ کەسێن کۆ دچن بڕیا ئاوێ و چ ئەوێ بەگەرزیکەی شنگال بەڵێ ئەمڕۆ سەد خێزان گەڕانەوە شنگال گەڕانەوە زێدی خۆیان تۆ چ پامێکت هەیە بۆ ئەوانەی کە دەستنە دەرەوە گوتە من مخابرام کرد گوتێ من دێچم داخلێ کوڕی مرادی حەسەنی وگوت زبرینە سەر جێت خۆ مەگوتێ گەلک مەمنونین و گوهێوەل وە بتن و ئەمرێ حکوومەتێ و هەرێمێ و تەنفید بکەن پەیامی تۆ بۆ ئەوانە چێکە دەچن دەرەوە باشووری کوردستان و زێدی خۆیان جێدێ حکوومەتی ئەم دوعات دکەین خودێ ڤیاگری بەمرینت و ئەم داخوازا خودێت دکەین ئەف پەیامێت دێوەکی گوتی دگەهنە خەڵکێ ئەوە نەچۆلی منە چۆلی حکوومەتی ئەم دوعات دکەین خودێ ڤیاگری بەمرینتن و خودێ خێرەکێ بەردەتە ڤیاردێ خودێ بەڵێ زۆر سوپاس